ئەگەر نازانی هەڕەج چییە گوێ لەم فەرمودە بگرە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمی قیامەت هەڵناسی هەتاوەکو لەناو ئومەتەکەم هەڕەج زیادەوێ. سەحابەکان فەرمیان هەڕەج چییە؟ فەرمی بریتیە لە کوشتن و کوشتار و خوێن ڕشتن. هەتا وەی لێتێ بکوژ نازانێ بۆچی کوژراوی کوشتووە و کوژراویش نازانێ بۆ بکوژ لەسەر چی ئەی کوژێ؟ ئەفەرمی القاتل والمەقتول في النار، هەم بکوژ و کوژراویش بەرەو ئاگری جەهەنەم بەڕێ ئەکرێن. خوای گەورە پەناماندا. خۆتان و زمانتان و دەستان بپارێزن لە خوێنی مسلمانان. ماڵەکەی الله سبحانه وتعالى کعبە بەرد بڕوخێنرێ، ئێشمانە لە الله سبحانه وتعالى قدر و قیمەتی ناگا بە خوێنی مسلمانێک. و یەکەم شتێ لە مامەڵەیە لە قیامەتە پرسیاری لەبارەی لێکرێ مەسەلەی خوێنە. ئاگاتان لە خۆتان بێت دەست و زمان و هێز و هەرەکەتان لە خوێن ڕابگرن، چکە بەڕاستی محاسبەی زۆر قورسە و الله سبحانه وتعالى لە هیچ ئاەتێک هێندەی قەتل و خوێن ڕشتن بە قورسی و بە توندی وەصفی نەکردووە. بڕۆ قورئان بخوێنن.